ڕۆژانە لەم ڕاڕەوەەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی بەشێکەکەن کە ئەویش بەشی چارەسەری سروشتی و شیاندنەوەی پزیشکیە. ئێمەش ئەمڕۆ هاتوونێتە ئێرە دەمانوێت بزانین لەم بەشە لەم سنتەرە کە لە ناو نەخۆشخانەی ڕزگاریە چ جۆرە نەخۆشێک دەتوانێت سوود وەربگرێ یان چ نەخۆشیەک لێرە چارەسەر دەکرێت و ئایا هەندێک حاڵەت هەیە کە ئێمە ڕۆژانە وەکو خویەک بەکاری دێنین کە شێلان و سەردانکردنی سنتەرەکانی مەساجە تا چەند ئیسیفادە بە لەشمان دەگەێنن لەو کاتانەی کە ئێمە وا هەست دەکەین هەموو گیانمان ڕق بووە و تووشی سپازم بووە. ڕەنگە زۆربەمان ڕۆژێک لە ڕۆژان بیرمان لەوە کردبێتەوە لە کاتی ئازار و گرژبوونی ماسوولکەکانی لەشمان هانا بۆ ئەو ڕێگەیانە بەرین کە سروشتین و بتوانین خۆمان بە شێوازێکی ئاسایی و بێ بەکارهێنانی دەرمان یان کەمترین ڕێژەی دەرمان چارەسەری ئەو ئێش و ئازارانە بکەین کە ڕەنگە لە زۆربەی کاتەکان لە ئەنجامی جوڵانەوە و ڕێکردنی هەڵا یاخود ئەنجامدانی ئەرک و کاری ڕۆژانەمان بە شێوەیەکی ناتەندروست ئەو ئێش و گرژبوونانە دروست ببن. ئەوەی گرنگە بیزانین ڕێگە ڕاست و تەندروستەکانە کە دەکرێت خۆمان لە ماڵ یان لە کاتی کارکردنمان ئەنجامی بدەین بۆ ئەوەی هەر لە سەرەتاوە دووربین لە بە هەڵە جوڵاندنی جومگە و ماسوولکەکانمان. و ئەگەر بمانەوێت بە ڕێگای سروشتی چارەسەر وەربگرین بۆ گرژبوونێکی ئاسایی یان ئەو چارەسەرە فیزیکیانەی کە پزیشکان ڕێنماییمان دەکەن دوای هەندێک جۆری نەشتەرگەری و هەندێک حاڵەتی نەخۆشی پێویستە ڕوو لە کامە شوێن بکەین. دکتۆر مەهدی خالید پزیشکی پسپۆری ڕۆماتیزم و چارەسەری فیزیکیە. ئەو ئامۆژگاریمان پێدەدات لەسەر چۆنێتی هەڵسان و دانیشتنمان، هەروەها چۆنێتی هەڵگرتنی شتە قورسەکان. کۆمەڵی ڕێنماییمان هێت نەک تەنها بۆ نەخۆش، بەڵکو هەر مرۆڤک پێویستی بە کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە ڕۆژانە جێبەجێ بکە. ئەویش لەبەرچە بابەتێکمانی پێ دەڵێن چۆنێتی پاراستنی جومگەکان. جومگەکانی مرۆڤ ئەو جومگە هەمومان دەزانین جومگە چییە. جومگەیە وا دەکا مرۆڤ بتوانێت بجوولێ حرەکەی بکە، کارەکان ڕۆژانەی خۆی زۆر بە ئاسانی بەڕێ بکە. ئەگەر ئەو جومگانە نەپارێزین ئەکید تووشی گرفتیتی کە دەبین. جومگەکان چۆن بپارێزین کۆمەڵی ڕێنمایین هەیە. یەک لەو ڕێنمایانەی کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە هەر جومگەیەک بی، ئەو جومگەکانی ئەژنۆ بی مەسەلا هەر شوێنێکی جومگەک بی پێویستی بەوەیە زۆر زەختی نەخەینە سەر. با بڵێن نیو سەعات زیاد لە نیو سەعات زیاتر تەنها لەسەر یەک جومگە بوەستین یان لەسەر یەک جومگە پاڵکەوین. ئەو جومگەیە لە تااقەتی خۆی زیاتر تەحمل ناکە، تووشی گرفتی دیکەمان دەکەم. ڕێنمایەکی دیکە ئەوەیە ماسوولکە بەهێزەکان و گەورەکان زیاتر بەکاربێن لە ماسوولکە بچووکەکان. ئەوانەی کە با بڵێن قورسایی هەڵدەگرن، ئەوانەی کە قورسایی هەڵدەگرن ئەوانە زیاتر هەست بە حاڵەتی دەکەن چونکە ماسوولکە گەورەکانیان زیاتر بەهێز دەکەن. ئەوە ژوا دەکە بتوانن هەموو کارێک ئەنجام بدەن. کەسی ئاسایی تەماشا دەکەینێ کاتێ شتی هەڵدەگرێ زۆر بە ناڕێکی هەڵی دەگرێ تووشی گرفتەشی گەورە دەکە. ئەگەر بچینە سەر هەندێک لەو جومگانی کە زۆر تووشی گرفت دەبن، ئەویش یەکەم شت با بڵێن بڕبڕەکانی پشتە، جومگەکانی بڕبڕەکانی پشت کە زۆربەی خەڵکی تووشی ئەو گرفتە دەبن. چۆن بیپارێزین جومگەی پشتمان یان بڕبڕەکانی پشتمان چۆن بپارێزین؟ یەکەم شت لە کاتی هەڵسان دانیشتن نووسن تەمان بە هەموو ژیانمانەوە بەندە، چونکە بڕبڕەی پشت 24 ساعت ئیش دەکە، ینی وەنی ئیسراحات بکە فترێک هەتا کە لە خەویشی قورسایی هە لەسەر دەکەویتە. چۆن بیپارێزین؟ بە شێوازی یەکەم شت کاتێک هەڵدەستی با بڵێن لە وەستانێکی تەندروست بوەستین، نە شانت بینێ خوارێنە زۆر عسکەری بوەستینە کەسێکی شل و خاو بکەوی. لە کاتی دانیشتن پێویستە ئەو کەسێک کە دادەنیشی بە شێوازێکی تەندروست دابنیشی، بە شێوازێک سمتی لەگەڵ ئەو شوێنێک کە لەیدا دەنیشی با بڵێن کورسیە بە تەواوی تەبەقبی لەگەڵ کورسیەکە و شانی بۆ پێشەوە نەبی زۆر ئاوا بێتە پێشەوە یان بەدواوەبی. گرفتەی دیکەش یان ڕێنمایەکی دی هەتاوە تووشی ژانی پشت نەبین ئەوەیە کاتێشتی هەڵدەگرین پێویستە مرۆڤ ڕانەکانی بەکاربینی، ماسوولکەی ڕانی بەکاربینی زیاتر لەوەی ماسوولەکانی پشتی. یعنی خوای گەورە ماسوولکەی ڕانی پێبەخشین، ماسوولکەی زۆر بەهێزن کە قورسایی هەموو لەش هەڵدەگرن.
ئەوانە پێویستە کاتێک کە مرۆڤێک دەیەوێ شتێ هەڵگرێت تا گەشتەکە با بڵێن چیلۆیەکیشبی 2 کیلۆژبی هەم جار دەرەمەگە قەلەمەکی لەسەر زەوی بوو پێویستە ئەو کەسە بە ڕێک و ڕاستی بێتە خوارێ لەسەر ماسوولەکانی ئەژنۆی تااقەتەکە بکەوتە سەر ماسوولەکانی ئەژنۆی نەوەک بکەوتە سەر پشتی خۆی نەچێمێنێتەوە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە سەبارەت بە بڕبڕەکانی مل خاصەتەن ئەوڕۆ کاتێک یەکێک مۆبایلێک بە شێوەیەکی بەردەوام بەکاردێنی بەردەوام ملی بڕبڕەکانی ملی دەچێمێنێتەوە بە پێشەوە طبعاً خۆشی لە یاد دەکا فترشی زۆر خاصەتەن ئەگەر ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان بی طبعاً فترشی زۆر 10 دقیقە 20 دقیقە نی سعات نیە هەروە لە دوای هەست دەکا بڕبڕەکانی ملی تووشی گرفت بووە هەتا هەر لەگەڵ تەکنۆلۆژیا گەر باسی بکەین کاتێک یەکێک مۆبایلێک بەکاردێنی زۆر جار تەماشا دەکەین مۆبایلەکە بە شێوازێک بەکاردێنی ئەو پەنجەی زۆر بەکاردێنی ئەوە حرەکەی پێ دەکا ئەو جمگە هەموو تااقەتەکەی دەکەوت سەر تووشی گرفتی ژێیەکانی پەنجەی ماسوولەکانی با بڵێن پەنجەی تووشی گرفت دەبن ئەوەش وا دەکات تووشی گرفتی دیکەشی بکات دوایی لەو جمگەی دەگوازێتەوە بۆ جمگەکانی بە هەمان شێ ئەوجارە دەستا ئەنیشتی ئەوەش چ بکەین باشە تا بیپارێزین ئەوەیە کە بە شێوازەشی تەندروست جمگەکانمان بەکاربێنین قورسایی لە حەدی خۆی زیاتر لێبار نەکەین جمگەکمان هەیە تااقەتی ئەوەی هەیە 5 کیلۆی هەڵگری بەڵام بۆ ماوەی 2 دقیقە 3 دقیقە بەڵام ئەو 5 کیلۆیەگە بکەین 10 دقیقە وەکو ئەوەی وایە ئەتو 50 کیلۆت بە یەکجاری بەڵند کردوی چارەسەری فیزیکی زانستێکە کە هەوڵ بۆ گۆڕینی شێوازی ژیانی مرۆڤ دەدات بە تایبەتیش کەسانی نەخۆش مەبەست لەو زانستە بەشداری پێکردنی نەخۆشە لە هۆشیارکردنەوە و چارەسەرکردنی نەخۆشیەکەی کە لە حاڵەتەکانی نەخۆشی دەمارەکان و نۆرەی مێشک ئەو کەسانەی بەدەست ئازاری بڕبڕەی پشت و مل دەناڵێنن و ئەوانەی تووشی پێکانی لە ناکاو دەبن یاخود تووشی هاوکردنی جونگەکان دەبن و پزیشک و چارەسەرکارە فیزیکیەکان کۆمەڵێک ڕێگای جۆراوجۆر بەکاردێنن بۆ یارمەتیدانی نەخۆش و کەسانی پێویست. دکتۆر مەهدی باسی ئەو کەسانە دەکات کە سەردانی بەشی چارەسەری سروشتی دەکەن. دکتۆر جان کاک مخلیس بۆچی هاتوێتە ئێرە؟ حاڵەتەکەی کاک مخلیس یەک لەو حاڵەتانەیە کە زۆربەی خەڵکی لە یەک لەو گرفتانەیە کە زۆربەی خەڵکی پێوە دەناڵێ ناویش گرفتی ژانی پشتە ژانی خوارەوەی پشت کە زۆربەی عائیلەکان ئەگەر ئێستا لیان پرسی کەسیان نییە مەسەڵەن کەچی وا بەو گرفتەی نەناڵێنی گرفتەکەی خزینی بڕبڕەکانی با بڵێ خزینی پەپکەی بڕبڕەکانی پشتە کە وا دەکا ئەو نەخۆشە خۆمان پێڵێن ئینزیلاق بەڵێ کوردەواری پێدەن ئینزیلاق ئەوە طبعاً چ دەکا و حاڵەتە ژان دروست دەکە لە خوارەوەی پشتی زۆر جار ژانەکان دەداتەوە قاچی و زیاتر و زائیدەن لەگەڵیشی سەربوونیشی لەگەڵ دەبی کاک مخلیس بە تقریبا وەبزانم هەفتەم جەلسەیە کاک مخلیس 7 جەلسە هاتوتە چارەسەری سروشتی سوپاس بەخوا سوودەشی زۆری وەرگرت ئەگە هەر لە خۆی بپرسم ئێستا چەندە سوودت وەرگرت ئەگە بە ڕێژێک پێمان برێ سەتا چەند تقریبا استفادەم کردیە 180 ئازارەکەم کەمتر بووە دەست خۆش خاصن بەلەکەکانم زۆر ئازاری هەبوو نەمدەتوانی بڕۆم خەوم نەبوو الحەمدولله ئێستا زۆر باشتر. ئاشە دکتۆر جان ئەوانەی کە بیانەوەکو کاک مخلیس سوود وەرگرن تەنها بەس بە سەردانکردن بۆ ئێرە باش دەبن یان ڕێنمایی تریشەیە کە خۆیان بێت جێبەجێ بێگومان چارەسەری سروشتی کە باسی چارەسەری سروش دەکەن یان ڕاستتر ناوە دروستەکەی چارەسەری فیزیکی یان فیزیایی بریتە لە کۆمەڵێک ئامێرمان هەیە ئامێرەکان گەرمیە کارەباییە بۆ نەخۆشەکان بەکاردێنین دوایش کۆمەڵی ڕێنمایی ڕاهێنان و ڕێنماییە ڕاهێنانەکان لێرە فێریان دەکەین چارەسەرکارانی سروشتی لێرە فێریان دەکەن چۆن ئەنجام بدەن وەرزشەکانیان چۆن ئەنجام بدەن و زائیدەن لەگەڵیشی کۆمەڵێک ڕێنماییمان هەیە ڕێنمایەکانی ڕۆژانە کاری ڕۆژانە هەستان دانیشتن نووسن هەڵگرتن چونە ناو سیار ئەو هەموو حاڵەتان بەڵێ ینی کەواتە بەرپرسیارێکی تریشەکەوێتە سەر خۆیان بێگومان ئەمە هەموو دەڵێن نەخۆش 1970 ئەوەکەی با بڵێن بەرپرسیارەتەکە لەسەر خۆیتی چارەسەرەکە ڕێنمایەکان جێبەجێنەکە ئەو سوودەی لێ وەرناگریتن ڕاستە. ئێستا چی بۆ ئەکرێت کاک محەممەدوان چی بۆ کاک مخلیسەکەن؟ بڵێ کاک محەممەد ئێستا کاک مخلیس لە ژووری ئامێرەکانی پزیشکی هاتوتەوە ئامێری کارەبایی و گەرمی و بە بەکاراتوە دوایی پێویستی بە ڕێنمایی هەیە ئێستا کاک محەممەد با بڵێن ڕێنمایەکان یان با بڵێن وەرزشەکانی فێر دەکەن. زۆر باش. محەممەد گەردی کە چارەسەرکارێکی فیزیکیە هەندێک ڕاهێنان و وەرزش فێری ئەم نەخۆشە دەکات کە ماوەیەکە تووشی کێشەی بڕبڕەی پشت بووە. ئەم ماوەیە کە پشتم زۆر دەشتن
هاتمان لای دکتۆر گوتی بڕۆ ئەشعرنین دو بۆ بگرم پاشوەی کە ئەشعەکەم کرد بینی فەقەرەی 4-5 ئینزلاقێکی زۆرم هەیە نەمدەتوانی بڕۆم ئەفتەکە هەر 50 مترێک کە دەڕۆیشتم دەبایە دابنیشم لەبەرەوە بەلەکانم سڕ دەبووم خاستم بەلەکی لای برێن چەپەم ئەلحەمدولillah ئەوە زۆر باشم ئەفتەیەکە لەگەڵەوە عیلاج تەبیعیانەی کە بەردەوامم لە ماڵەوەش هەر دەیکەم ئێستا نزیکەی 100 تا 80 ئازارەکەم کەمتر بوو زۆر باش. ئێستا ئەم نەخۆشە بەڕێزە پێش ئەوەی بێتە لای ئێمە دکتۆری ئەخسایی بینیتی تەشخیصی کردێ لە بۆ ئێمە کە ئینزیلاقی فەقەراتی هەیە ئێمەش لە عیلاج تەبیعی هەندێک ڕێنمایی و تەمارین دەدەینە ئەو نەخۆشە بۆ ئەوەی بەرەو باشی بچیتن. کاک مخلیس ئێستا هەندێک تەمارین هەیە فێر دەکەم بەس پێش ئەوەی تەمارینەکانت فێرکەم ئینزیلاقی فەقەراتت هەندێک ڕێنمایی هەیە دەبێت جێبەجێ بکە یەک لەوانە دەبی ڕۆژانە یعنی بەسەر قادرمە نەکەوی باشە هەتا پێت دەکرێت ئیشی قورس نەکەی شتی قورس هەر نەگری باشە ڕۆیشتن بە پێ لە شوێنێکی تەختای زۆر باشە لە بۆ ئینزیلاقی فەقەرات ئەگەر بتانی ڕۆژانە یان هەفتەی 2000 مەلەوانی بکەیت زۆر باشە ئیسفادەی باش لێ دەکەیت. ئێستا تەمارینەکان فێر دەکەم 5-6 تەمارینە فێر دەکەم هەر تەمارینێک 10,000 دووبارەی دەکەیت لە سەریەک لە ماڵێ هەتا فترەی مانگێک باشە یەکەم تەمارین پێت ڕاست و ڕاست بەرز دەکەیەوە بەو شێوەی بە هێواشی دایدنەوە ئەو جارە پێی چەپەت بە هەمان شێوە بەرز دەکەیەوە بەبێ ئەوە بینیشتێنیەوە دایدنەوە ئەوە 10,000 پێی ڕاستە 10,000 پێی چەپەت باشە دووەم تەمارین چۆک دەنوشتێنیەوە بە هەردوو دەستی لە بۆ خۆت ڕادەکێشی نە یەک چۆکت ئەوها 5 سانیە سەحبی دەکەی 5 سانیە دواتر درێژی دەکەیەوە ئەو جارە ئەو پێت بە هەمان شێوە 5 سانیە سەحبی دەکەیەوە بی زەختەکە لەسەر دەماری ڕئیسی پێت نەمینێتن باش درێژی دەکەی ئەوە دوو تەمارین سێمیان هەردوو چۆکت بنوشتێنەوە بە هەردوو دەستی لە خۆت ڕاشە بەو شێوە بە هەمان شێوە 5 سانیە تا 10 سانیە سەحبی دەکەی دوای درێژی دەکەیەوە ئەوە سێ تەمارین لە بەریکە با لە بیری نەکەی باشە چوارەم چۆکت بنوشتێنەوە پشت و حەوزت بەرزکە لە بۆ بەرزکە هێشتان داینەوە ئەوە چوارەم باشە بە هەمان شێوە 10,000 دووبارەی دەکەیەوە پێنجەم تەمارین حەوزت دەسوڕێنی 10,000 لە بۆ لای ڕاست 10,000 لە بۆ لای چەپ ئەوە 5 تەمارین لەسەر پشت ئێستا پێ درێژکە خۆت وەرجێرە لەسەر زگ درێژ بە بە هێواشی دەستەکانت کاک مخلیس دەستەکان ئەوهادانی تەمەشامکە زۆر باش سەرت بەرزکە دەست دووادانی کاک مخلیس سەر بەرزکە دەی بزانم پشتت قەوز دەکەی ئەو حالا 3 سانیەک دەمینەوە دواتر سەر دادن هێو دیسان بە هەمان شێوە بەریزیکەوە دایدنێەوە دەست داین تەنیشتە خۆشت ئەو تەمارینەش ئەخیریانە پێت بەرزکەوە بەبێ ئەوەی بنوشتێنیەوە یەک پێت یەک قاچت بەرزکە مەی نوشتێنەوە دەیبزانم ئەوەندە باشە داینەوە ئەو جارە ئەو پێت داینەوە خۆت بە ئەسەر تەنیشت ئەو جەهستەوە لە کاتی نووسنیش ئەو ڕێنمایە جێبەجێ بکە ئەگەر لەسەر پشت نووستی درێژ بە ئەگەر لەسەر پشت نووستی بالی فەشی ئەو هالە بچوو لە بن هەردوو چۆکت دادنی لە بن هەردوو ئەژنۆکانت وەبی قورسایی لاقت لەسەر فەقەراتی نەمینێتن باشە ئەگەر لەسەر تەنیشتی ڕاستە نووستی یان لەسەر تەنیشتی چەپە بالی فەک لە بینی چۆکت دادنی وەبی زەختی قورسایی پێت لەسەر فەقەراتەکەی کەم بیتەوە ئەو تەمارینانە تەمانگ لەسەری بەردەوام بە زۆر باش دەبی پێویست بە عەمەلیات نابێتن. هەمان شێوە محەممەد شاکر کە ئەویش چارەسەرکارێکی فیزیکیە باس لەو ئامێرانە دەکات کە لە بەشەکەیان ڕۆژانە چەندین نەخۆش چارەسەری لێوەردەگرن. ئەو ئامێری گلڤانیزیشنە لە بۆ تەحفیز بەکاردێتن لە بۆ ئەو نەخۆشانەی زیاتر کە دڵتەی وەجهی پێدەرێن یان شەلل وەجهی پێدەرێن بە کورداری شەپرەی پێدەرێن تحفیز دەکاتن عادەتەن ئەوە سێ تایپی هەیە تایپێک بە خەفیفی یعنی سووکە ناوەندی قورس ئەوەی کە خەفیفە
زۆر جار پێویستی بە کارەبا نابێ هەر لە دوای ئەوەی کە دکتۆر دەرمان شتی دەداتێ پاش 10 ڕۆژ 15 ڕۆژ هەتا مانگە زیاتر ئەو هەچا دەبی ئەگەر پاش 10 ڕۆژ چا نەبوو ئەو کاتە دەست بە کارەبا دەکەین تحفیزی دەکەین ڕۆژانە پێویستە بێتە سەردانی بەشەکەمان بکاتن جاروەیە مانگەک پێویستە جاروەیە یعنی حەسەب تایپەکان جاروێ 2 مانگ هەتا 3 مانگ درێژە دەچێشی هەندە جاریش زیاتر بە زۆربەی نەخۆشانێکەوە گەنجن زۆر ئیستفادە دەکەن ئەوانەی کە تەمەنیان ینی تەمەنەکی باشە بەس بۆ پیرەکان تۆزێک زیاتر پێویست دەبیتن ئەو ئامێرە زۆر جار لە بازار بەدیلی هەیە تێنیسی پێدرێن زۆر جار نەخۆش ئەو غەڵەتەی دەکات دەرێ من لە بازاری کریتم بەکارم هینایە بەڕاستی ئەو غەڵەتە زۆر ئیستفادە ناکە وەکو ئەو جیهازەی نییە ئەوە زیاتر ئەکتیفترە خاز لە بۆ حالەتێ بەکاردێتن هەتا لە بۆ حالەتەکانی سترۆک ئەوانەی کە جەڵتیان لێ جەڵتەی دەماغی هەم ئەو جیهازە بەکاردێت زۆر ئیستفادە لێ دەکاتن بە هەمان شێوە ئەویش پاش 10 ڕۆژ دەست پێ دەکەین بە تحفیزکردنی کارەبایی ئەو چەند ڕۆژ پێویست دەبی حەسەب حالەتەکان لە بۆ هەم حالەتە چیش نابیتن چونکە هەندێک حالەتەیە خراپتر دەبیتن ئەو غەڵەتەش زۆردار نەخۆش لە دەرێ دووبارەی دەکاتەوە زاروێ زەرری زیاتر پێدەگاتن لە دوای بەکارهێنانی ئەو ئامێرە لێ پێویستە لەلایەن معالج طبیعیەک یان دکتۆر ڕێنوینی بکرێتن کە چۆن بەکاردێ یا بەکارنانێت ئەو ئامێرێکی نوێیە شۆردوەیڤە ئامێرێکی زۆر بەهێزە لە بۆ حالەتانی پشت ئێشانە لە بۆ ئیسابەکانی چۆک پێ دەست مێل ئەوانە بەکاردێ حەسە پرۆگرامەکانی دیاکرایتەوە بە شێوازێکی نوێ دیجیتالیە زۆر ئەکتیڤە و نەخۆش بە 2 جەلسە 3 جەلسە جاروێ زیاتر ئیسفادەی زۆر باش لێ دەکاتن ئەو ئامێرەش بە هەمان شێوە ناوی ئەتراساوندەواتە سۆنەر ئامێرێکی سەروی دەنگا بەکاردێتن لە بۆ ئەو نەخۆشانێکەوە ئیسابەی مەفاسلەکانیان هەیە هەروەها لە بۆ حالەتی تەشەنوج و ئەوانەش بەکاردێتن و جیهازێکی زۆر ئەکتیڤە و نەخۆش عادەتەن 3 جەلسە 6 جەلسە هەتا 12 جەلسە دەتوانین بەکاربینین ڕۆژانە ئەو ئامێرەش بە هەمان شێوە ئەوە ناوی TNS تێنسی پێ دەڵێن بە کورتکراوەیەکەی ئامێرێکە زیاتر بەکاردێت لە بۆ ریلیف پین واتە نەهێشتنی ئازار زیاتر لە بۆ حالەتانە بەکاردێت زۆر پرۆگرامی کە شتێدایە بە هەمان شێوەی ئەو جیهازی گیلڤانی کە تحفیز دەکاتن لە بۆ عەسەب دەمواتە دەمار هەروەها لە بۆ حالەتی تکەش وەکو سەوفان و ئەوانش بەکاردێتن و زۆر ئیستفادە دەکات ئەو ئامێرە ئەوە هەر ئەو وەکو ئەوەیە ئەو ئامێرەش ناوی ئینفرارێتە ئەمە هیتینگی پێدرێن واتە سەرچاوەیەکی گەرمیە بەس کەهرومغناتیزیە ئەشعەکی احتیادی نییە زۆر خەڵک دەرێ من هەیتم سۆبە لە مارێ بەکاردێنم یان ئیتەر بەکاردێنم ئەوە هیتەر نییە ئەوە ئەشعەکی کەهرومغناتیزیە لە بۆ چاویش هەتا زۆر خراپە نابیتن دەبی عینەک بەکاربێتن لە بۆ گەرمکردن بەکاردێ لە بۆ ئەوانەی تەشەنوجیان هەیە ئەوانەی کە باک پێین ئەمە پێدەێن پشتێشان جۆرەکانی ئینزیلاق بە هەر جۆرەیان بیتن ئەوە لۆی بەکاردێن و زۆریش ئیستفادە دەکاتن بەس پێویستی بە جەلساتە نەک بە جەلسەک عادەتەن جیازەکانی عیلاج طبیعی زۆربیان 3 جەلسە 6 جەلسە 9 جەلسە 12 جەلسە جاروێ زیاتریش حەسە پێویستی لە بۆ نەخۆش بەکاری دێنین یعنی ناتوانانی بە یەک جەلسە زۆر جار نەخۆش دەیەوێت بە جەلسەک ئیستفادەکە بە جەلسەک ئیستفادە ناوی پێویست بەوەیە ڕۆژانە یان ڕۆژ ناڕۆژ ئەمە بە خۆمان بەرنامەمان هەیە لە بۆیان دادنین چۆن بێت و چۆن بڕاتن گرنگی چارەسەری سروشتی یاخود فیزیکی بریتیە لە کارکردن لەسەر جێڕانەوەی کاری ئێسک و ماسوولکەکان وەڕاگرتنی ئازار و دووبارە ڕاهێنان لەسەر ڕۆیشتن و بەکارهێنان و جوڵەپێکردنی ئەندامەکانی لەشمان ئەوەش پێویستی بە کەسی شارەزا و پسپۆڕ هەیە بۆ ڕاهێنان و ڕێنماییدان لەگەڵ دووبارەکردنەوەی ڕاهێنانەکان هەروەها پێویستی بەکات هەیە تاوەکو بتوانین بە باشی سوودمەند بین من پێشمەکەم بریندار بوومە ئیدی هەردوو لاقم مەفاسلەکان دەرچووە بۆ زنگم عیلاج تەبیعیم هەیە ماوە دێم ئەگە ئازارم زۆر بی دەچمە لای دکتۆر بۆم دەنووسێ 7 جەلسە 8 جەلسە وەردەگرم دێم ئەو مۆمیایی دەکەم ئەو عیلاج تەبیعی ئەو کاتێک کە چارەسەر سروشتی وەردەگرم ئەو ئازارانم نامبینێ ئازارم کە هەیە لە ڕۆیشتن زیاتر لە دانیشتن زیاتر ئازارمدا و ئازارم زۆر کەم دەبێتەوە زۆر باش ئێستا لە زۆربەی شارەکانی کوردستان چەندین شوێنی تایبەت و سنتەر هەیە بە مەساجکردن و بە شێلان و ئەو کەسانی کە لەوێ ئەو ئیشە دەکەن بڵین
شێلانی ئەو کەسانە و لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستیەوە تا چەند ئەمان لە ڕووی زانستیەوە تا چەند ئەو شوێنانە گونجاون بۆی هاوڵاتی بتوانێت سەردانیان بکە و بڵێن ئیسفادەیەکیان لێوە بگرن. ئەو سنتەرانە تەمان ئەوەی کە ئەو کارە دەکا با بڵێن ئێستا لە درەوە بڕوانامەی تایبەتیە بە شێلان یعنی بڕوانامەیە با بڵێن پەیمانگای 2 ساڵ دەخوێنی بەس تەنها شێلان. ئەو طبعاً چارەسەرکاری سروشتیش دەتوانی چونکە بەشێک لەو زانستی وەردەگری بەرسی بریتە لە شێلان بەڵام ئەو سنتەرانە نین کە مرۆڤێکی نەخۆش بچی لە بەردەستیان ئەو بۆ کەسی ئاساییە لە ڕووی زانستیەوە نەخۆش استفادەی لێ ناکات چونکە پێویستە ئەو نەخۆشە تەشخیص بکرێت دیاری بکرێت نەخۆشەکەی چیە چونکە هەندێک حاڵەتمان هەیە ئەگەر هاتوو شێلانی بۆ بکەین گرفتەکەی خراپتر دەبی نەک باشتر بی شەرت نییە هەموو نەخۆشیەک بێگومان خاصەتەن ڕاقبوونی بیدایەت کە بیدایەت دەست پێ دەکات پێدەڵێن ئەکیوت ستێج لەو حاڵەتی شێلان زۆر خراپە ئەسڵەن ماسوولەکانی زیاتر تووشی گرفتی زیاتر دەبیتن. کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو سنتەرانە لە ڕووی زانستیەوە بە کەڵکی نەخۆش نایەن بێگومان سنتەرەکانی نەخۆشەکانی نەخۆشخانە حکومیەکان کە سنتەری چارە سروشتی بەشێکی زۆرمان هەیە و هەروە لە سنتەرە پرایڤێتەکانیش بە هەمان شێوە هەن کەسی نەخۆش زیاتر سوود لەوانە وەردەگری لە چارە سەرکاری سروشتی وەردەگری لەو پزیشکانێک کە پسپۆریان جۆمگە و ڕۆماتیزم و شیانی پزیشکیان ئەوانەی کە نەخۆشی شکان و شکاوی زیاتر ڕێنماییوان زیاتر سوودی لێ دەبینن. ئەگەر ئێمە پرسیار بکەین بۆچی لە وڵاتی ئێمە ڕێژەی توشبوون بە تەشەنووجکردن و ڕقبوونی ماسوولکەکان بەو شێوەیە زۆرە وەڵامەکەی لەوانەیە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێت کە ئێمە پێویستە گۆڕانکاری لە شێوازی ژیانمانە بکەین لەبەرەوەی لەوانەیە کێشە هەبێت لە شێوازی نووسنمان کێشە هەبێت لە شێوازی هەڵستان و داهنیشتنمان لە ماڵەوە تەنانەت لە کاتی ناخواردن تەنانەت لە کاتی چوونە سەر ئیش بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێین کۆمەڵێک ماسوولکە لە لەشی ئێمەیە زۆرترین کاری پێدەکرێت کۆمەڵێکی تریان ئیهمال کراون دوورین لە وەرزش بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ دوور بکەوینەوە لە تەشەنووج دوور بکەوینەوە لە ڕقبوونی ماسوولکەکانمان و بە هەمان شێوە بتوانین ژیانێکی خۆشتر ئاسوودەتر بەڕێوە بکەین ئەبێ ڕووبکەینە وەرزش ڕووبکەینە ئەوەی کە ئێمە خەوتنمان لە کاتی خۆیان بێت شوێنی نووسنەکەمان چۆنێتی بالیفەکە و ئەو جێگای لەسەری ئەنوین و هەروەها لە کاتی ئیشەکانمان لە ئۆفیسەکانمان گرنگی بدەین بە شێوازی دانیشتن بەو شێوەیە هەر پشتمان خوار نەبێ بەو شێوەیە لەسەر یەک لە خەریکی ئیشوکارەکانمان نەبین ناو بەناو هەستین پیاسێ بکەین بگەڕێینەوە حرەکەیەک بە قاچەکانمان بکەین هەموو ئەمانە لەوانەیەوەمان لێ بکات هەم زیاتر بەرگەی ماندووبوون بگرین و هەمیش دوور بکەوینەوە لە ڕقبوونی ماسوولکە و شانەکانی لەشمان هەرشاد.